هاوکارمان توانە عومەر لە بەریتانیا لە لەندەنەوە راپۆرتێکی بۆ ئامادەکردوین چاوپێکەوتنێکی بۆ ئامادەکردوین لەگەڵ هەریەک لە هونەرمەندان ئەحمەد خەلیل و میوزیسیان کۆشیار شێرکۆ کە ئەوان باس لە نوێترین کار و پرۆژە و بەرهەمە هونەریەکانی خۆیانەکەن باس لە مەبەستیان بۆ چوونە بەریتانیاکەن کە لە ئێستای خەریکی چینە بەریتانیا و لە چاوپێکەوتنەکەیە هونەرمەند ئەحمەد خەلیل لەگەڵ توانە باس لەوا کات کە باسی چیرۆکی یەکێک لە گۆرانەکانی خۆیە کات و هەروەها هەردووکیان بەیەکەوە قسە بۆ توانا و قسە بۆ کورسات مەگەزینەکەن فەرموون با پێکەوە بینەری. بەڵام من لە شاری لەندەنم بە دیاریکراوی ئەم شەقامە پێی دەگوترێت ئیجوارڕۆت یەکە لە شەقامە بەناوبانگەکانی شاری لەندەن کە کوردەکان بە تایبەتی ڕۆژانە لەم شەقامەوە هاتوچۆ دەکەن و زۆرترین کوردێ بۆ ئێرە. ئەمڕۆ لێرە لەم شەقامە تووشی هونەرمەندی دیاری کورد ئەحمەد خەلیل بووم بە مەبەستی چەند کارێکی هونەری هاتووە بۆ وڵاتی بەریتانیا. جا من دەمەوێت کە بچم گفتوگۆی لەگەڵ کەم هەم لەگەڵ هونەرمەندی موزیسیان کۆشیار شێرکۆ دیارە ئەوان لەسەر بانکێشتی کۆمپانیای ڕۆژ پرۆداکشن هاتوون بۆ ئێرە بۆی کە چەند کارێکی هونەری بکەن هەم ئەمڕۆ هەم بەیانی وە لە ڕۆژانی ڕابردووشدا چەند کارێکی هونەریان کردووە. دەچم بۆ لایەن کاک ئەحمەد سڵاوت لێ بەخێر بێ بۆ بەریتانیا. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ کەناڵی کورسات بۆ جەنابێ. سپاس دەکەم. چەند ڕۆژێکە لێرەی من باسم کرد ئامان زیاد نەکەت بۆ ئەنجامدانی چەند کارێکی هونەریە گەر باسی ئەم کارانم بۆ بکەیت چەند کاری هونەری دەنجامداوە لە ڕۆژانی داهاتوودا چیت بەدەستەوە لێرە. بەڵێ زۆر سپاس وەڵا هاتوین بۆ بەریتانیا بۆ چەند ئاهەنگێک لە خزمەتی کوردانی بەریتانیا بین لە ڕێگەی کۆمپانیای ڕۆژ پرۆدەکشن کاک بیلاس خۆشەویست هاتوین بۆ کارانە بۆ ئێرە. بەڵێ جیاواز لە کوردستان ئەو کارە هونەریانە کە لە کوردستان ئەنجام دەدەیت لێرە چی کارێکی جیاوازی هونەری ئەنجام دەدەیت؟ وەڵای هەروەکووانەی ئەوێ وایە مەسەلەن هەر بۆ دڵەوەی کەم بۆ ئێرەش ئەوە نییە بڵێ مەسەلەن ئێرە جیاواز بیاننا لێ هەر بۆ کوردی با بڵێن تر عەرەبیش جاروایە لێرەش هەر بە هەرمان شەوە جیاوازێکی وای نەگە بڵێم ئێرە جیاوازە و مەسەلەن فەرقی لەگەڵی ئەوەیە. ئەوەی کە من ئاگادارم بەیانی یەکێک لە کارە هونەریە گەورەکان ئەنجام دەدەن لە شاری لەندەن گەر باسێکی ئەمەشم بۆ بکەین. ئینشاڵڵا ئەوە لەگەڵ چەند هونەرمەندێکی خۆشەویستی کە ئەوە هەنگاکەین و هیوادارین بتوانین لە خزمەتی و خۆشەویستانە بین کە لێرە ژیانەکەن. کاک ئەحمەد پێشتر هاتوو بۆ ئێرە بێگومان وایە؟ بەڵێ من سەرەتا کە بینیمی کەمێک غەریبیم لە دەم و چاوتدا دەبینی بیری کوردستان دەکەیت دیان مەسەلەکە چییە؟ ئەکید وەڵا بۆ نییە ڕانەهاتوین ئێمە لێرە بەڕاستی بەزیتر ئەمەش پێویستەوە ڕاستی بۆم کوردانی ئێرە دەمێ بوو ناتبووم بۆ بەریتانیا ویستم ئێرەش بەسەرکەم و لە خزمەتیانە بوو. گەر لێت بپرسم کوردستان سلێمانی یان بەریتانیا؟ کوردستان هەر چوار پارچەکەی نەگەر سلێمانی با بڵێ ئەکی دەرەوێ بۆ مەشهورم کە زۆر خۆم ناگرم لێرە. کاک ئەحمەد جا من هەر هونەرمەندێ مقابلە دەکەم لێرە بە تایبەتی ئەبێ گۆرانێکی تایبەت پێشکەش بکە بە کورسات مەگەزین حەز دەکەم گەر شوێنەکەشمان ئاسایە لێرە ئەرچەندە حەز دەکەم گەر شتێکی تایبەت تێ پێشکەشمانی بکەی بە کورسات مەگەزین سوپاس دەکەم. لاوەتەی ڕۆشتووی خۆشیم نەماوە خەندەی جار تێم مەرە لەبەر چاوە بەدڵ بیر تاکەم هەر یادێماوە و دڵم لای تۆ جێماوە. بیری سلێمانی یان چی؟ وەڵای ئەکید بە ناڕەحەتی ژاتین ئەم سەفەرە بەداخەوە بەس ئەکید هەمیشە دڵمان لێ. ئەمە یەکێکە لە گۆرانیە بەناوبانگەکانت دیارە هەموو گۆرانەکان خۆشم بۆ خۆم یەکم لە گوێگرە هەمیشەیەکانت بەڵام نهێنی هیچ نهێنێک لە پشتم گۆرانیەوە هەیە کە تاوەکو ئێستا باست نەکردە؟ سێ نهێنی هەیە یەکەمیان عەشق دووهەمیان عەشق سێهەمیشانە عەشق چوارەمیشانە عەشق. بەر لەوەی بچمە لای کاکە کۆشیار ئەگەر شتێکی تایبەت هەیە بە بینەرانی کورسات مەگەزینی بڵێ لە کوردستان پرۆژەی داهاتوو چی دەبێت؟ ئینشاڵڵا چەند کاریشکەمان بەدەستەوەی ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو کوردێک لە هەر شوێیەکی دنیا بن و زۆر سپاس. سپاس بۆ تۆماندوم کردی. دیارە کاکە کۆشیار شێرکۆش موزیسیانی دیاری کورد هات لێرێ لەگەڵ کاک ئەحمەد هاتۆ بۆ ئێرە. کاک کۆشیار سڵاو بەخێر بێت. سڵاو لە ئێوەش بەخێرە ناخوا.
چۆن بڕیاردا لەگەڵم هونەرمەندانە بە تایبەت کاک ئەحمەد بێ بۆ ئێرە تۆ وابزان پێشووتری شەرهاتوو بۆ کاری هونەری لێرە چی هەستێک تەیە کە ئێستا هەم دووری لە کوردستان هەم لێرە کاری هونەری ئەنجام وڵایی من دوێنە شکر بۆ خواگەیشتمەتە ئێرە زۆر زۆر سپاسی کۆمپانیای ڕۆژ پرۆدەکشنەکەین کە هەمیشە دەفەتە بۆ ئێمە ڕێکە خات کە بتوانین خزمەتی ئەم خوشک و کوردانەمان بکەین لە وڵاتی بەریتانیا و خۆشحاڵانە کە ساڵانەینە ئێرە چەند کۆنسەتێکی خۆش ئەنجامەین و کە شکر دڵی هەموو لە خۆمان ڕاستیەکەن. چەند ڕۆژ دەمێنیتەوە ئەو کارە هونەریانەی بەدەستەوەیە چین لێرە؟ وڵایی بۆ چەند کۆنسێرتێک هاتوین لەگەڵ کاک ئەحمەداوە چەند پلانێکی تریشمانەیە بۆ کاری کلیپەکەین بۆ تراگانی کە ئامادەمان کردووە لە ستۆدیۆلای خۆمان وتمان تۆزێک لۆکیشن و ئەجوای کلیپ و شتەکانیشمان بگۆڕین ئیشەڵا بزانینەوە شەر لەگەڵ کۆمپانیا ڕۆژ پرۆدەکشنە لێرە ئەنجامەین. دەستخۆشیت پرۆژەیەک بەرنامەیەکی هونەریت بەدەستەوەی لە داهاتوودا ئەنجام بدە؟ وەکو خۆم ئیشەڵا بەتەمای چەند کۆرسێکم کە لێرە ئەنجامی بین ئەوی جارێکە دیار نییە بەڵام شتی پرایفتی خۆم و تایبەتەوە ژیانی خۆم من هیچم نەماوە گەر تۆ شتێک هەبێت دووە تا چەند کە هەرچەندە ڕۆژێکە دوورکەوتویتەوە لە کوردستان بەڵام لە کاک ئەحمەدیشم پرسی تۆ بەریتانیا یان کوردستان بەلایتەوە؟ بەتاشی دێمان کوردستانە و کە ئێمەش لێرە کۆنسەرت ئەنجامەین بۆ برا کورد و خوشکە کوردانەمانێکین لێرە کە ناتوانم بگەڕێنەوە لەم کاتی ئێسەیە. سپاسماندم کردی دەستخۆش بەڵاوی کە گوێبیستی بوون هەم هونەرمەند ئەحمەد خەلیل هەم هونەرمەندی موزیسیان کۆشیار شێرکۆ بە مەبەستی چەند کارێکی هونەری هاتوون بۆ شاری لەندەن لە ڕۆژانی ڕابردووە لە ڕۆژانی داهاتووشدا کە لەلایەن کۆمپانیای ڕۆژ پرۆداکشنەوە سەرجەم کارە هونەریەکان ڕێکخراون بۆ کوردانی بەریتانیا ئەنجامی دەدەن.